لوبنانیەکان لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی خۆیاندا توانیان گۆڕانکاریەک دروست بکەن و هاوکێشەی هێز و دەسەڵاتدارێتی لەو وڵاتە بە شەڕوێران بۆدا بگۆڕن. ئەم گۆڕانکاریەش کە نازانرێت چەندێک کاریگەر دەبێت و وڵاتەکەش بە چه ئاقارێکدا دەبا، بەڵام ئەوەی جێی هیچ گومانێک نییە نەکرد تەنها بۆ لوبنانیەکان خۆیان، بەڵکو لەسەر ئاستی نێونەتەوەییش پێویستی بە لێکدانەوە و ئەژماربۆکردنێکی ورد هەیە هەر هیچ نەبێ تا وڵاتەکە هاوشێوەی عێراق لە پاش هەڵبژاردنەوە نەکەوێتە بنبەستێکی تری سیاسیەوە بەهۆی هەروادێ و کەمبوونەوەی ڕۆڵ و کاریگەری لایەنە میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران کە لە لوبنان و لە عێراقیشدان. هەروەهاش تا لوبنان نەکەوێتەوە هەمان ئەو ڕەوشە پڕ لە قەیرانەی بووە هۆکاری شەڕی درێژخایەنی ناوخۆی وڵاتەکە. ئایا ئەو ئەنجامانەی هەڵبژاردنەکانی لوبنان بەمانای پشێوی سیاسیە یان دەبێتە دەرفەتێکی گەورەی مێژوویی بۆ ئەو گۆڕانکاریانەی خەڵک داوای دەکەن؟ ئایا حزبڵای لوبنان دەستبەرداری چەک دەبێ و ئەزمونونەکانی پێشوو دووبارە ناکاتەوە؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارەیە پرسیاری تریش لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتۆن. ڕۆژی یازدەی مانگی پێنجی ئەم ساڵ دەنگدەرانی لوبنانی لە نێوەندی قەیرانی ئابووری و دارایی وڵاتەکەیاندا چوونە سەر سندوقەکانی دەنگدان و ئامانجەکەشیان باشترکردنی ڕەوشی سیاسی و ئابووری لوبنان بووە. لەگەڵ ئەو هەموو قەیران و ئاڵۆزیانەی لەو وڵاتەدا هەن، بەڵام لوبنانیەکان توانیان لە وادەی خۆیدا هەڵبژاردن بکەن و ئەمەریکاش ستایشی بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە دەکات و داواکاریشی هەیە لە لوبنانیەکان. خۆشحاڵین بەوەی هەڵبژاردننی پەرلەمانی لوبنان لە کاتی خۆی داکرا بە بێ ڕووداوێتی ئەوتۆی ئاسایشی. داوا لە ڕێبەرانی سیاسی لوبنان دەکەین تا وابەستە بن و خۆیان تەرخان بکەن بۆ ئەو کار و ئەرکە سەختانەی لە بەردەمیاندایە بۆ جێبەجێکردنی ڕیفۆرمە پێویستەکان بە مەسی ڕزگارکردنی ئابووری وڵاتەکە. لەو بڕواایەداین بەشێکی ئەم کار و ئەرکە گرنگە پێکێنانی حکوومەتی نوێیە، حکوومەتێک بەرپرسیار بێت و وەڵامدەری داواکانی گەلی لوبنان بێت و بتوانێت هەندێک لەو ڕیفۆرمانە بکات کە داوا کراون. بەگشتی وەک چاودێرانی هەڵبژاردن ئاماژەی پێدەکەن بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکەی لوبنان گرفتێکی ئەوتۆی تیادا نەبووە، بەڵام هێشتاش ئەو شتانەی بە نەخوازراودا دەنرێن لە دەنگداندا هەرماون. ڕەوشی بەڕێوەچوونی هەڵبژاردن بەڕاستی هێور بوو. هەندێک ئاڵۆزی خۆجێی تۆمارکراون چونکە و کارمەندانەی مەشغوڵاهێنانی تەواویان پێ نەکراوە ناتوانن کۆنتڕۆڵی ڕەفتاری لایەنگرانیان ستافی کاندیدەکان بکەن. بێ لەوەش دەنگدانی نهێنی لە هەموو شوێنێک جێی دڵنیایی نەبوو. کرێنی دەنگ و خزمێنە و ئەم شتانە بەگشتی لە لوبناندا کارێکی بە بەرنامەیە و دەمێکیشە هەیە. ڕوانینی ئێمە کاریگەریشیان هەبوو بەسەر پرۆسەی هەڵبژاردنەوە و هەروەها کاریگەریشی هەبوو بەسەر دەنگدەرەوە تا ئازادانە دەنگی خۆی بدات. ئەوەی بۆ لوبنانیەکان گرنگ بووە لەو هەڵبژاردنەدا گۆڕینی هاوکێشەی هێز بوو لە وڵاتەکەیاندا، تەنانەت ئەگەر گۆڕانکاریەکە بچووکیش بوو بێت. هەڵبژاردن بووە مایەی هێنانە ئارای زۆرینە و کەمینەیەکی نوێ. زۆرینە زیاتر بەلای شۆڕش و ئۆپۆزیسیۆن و کاندیدە سەربەخۆکاندایە. کەمینەش هەرچەندە کەمینەیەکی گەورەیە بریتیە لە حزبوڵڵا و هاوپەیمانەکانی. ئەمەش واقعێکی نوێی شانۆی سیاسی لوبنانە. ئەوانەی دەنگیان کەمی کردووە لە هەڵبژاردندا کەوتونەتە لۆمەکردنی لایەنی تر و وەک دەڵێن بەرنامە ڕێژەیەکی گەورەکراوە بۆ دژایەتیکردنی ئەوانەی پێشتر زۆرینەی پەرلەمانیان پێکێناوە. ئاستی دەستێوەردانە دەرەکیەکان بە تایبەتیش لە ئەمریکا و عەرەبستانی سعودیە و کەنداوە ڕوون و ئاشکرا بوون لە ڕێی ڕەخنەکان و ڕاگەیەندرا و سەردانەکانیانەوە، هەروەهاش لە دەستێوەردانەکانیانەوە لە لیستی کاندیدەکانیشدا. ئەمەش تەستەرێکیەکانی ئەم هەڵبژاردنە نەبوو. بێلەوانە ئاسی دژایەتیکردنی هێزی بەرگری لەلایەن ئەمریکا و عەرەبستانی سعودیە و هاوپەیمانەکانیانەوە گەیشتە ئەوەی کاندیدەکان و لیستەکانیان نیگەرانەکانی لوبنان فرامۆش بکەن بکەونە نیگەرانی دەربڕین لە هێزی بەرگری و چەکەکانی هێزی بەرگری. هاوڵاتیانی لوبنانی ڕای جیاوازیان هەیە لەسەر هەڵبژاردن و ئەنجامەکانی هەڵبژاردنیش. بەشێکیان بە گرنگ ناودێری دەکەن و بەشێکیشیان
ناڵێن گرنگ نییە بەڵام جەخت دەکەنەوە لەوەی لە قۆناغی داهاتووشدا دەموچاوە کۆنەکان تەگەرەیەکی گەورە دەبن لە بەردەم تەواوی پرۆسەی گۆڕانکاریدا. هەموو خەڵک دەنگیانداوە بە دەمچاوە نوێیەکان چونکە گۆڕانکاریان دەوێت دەیانەوێت دەستەبژێری پێشووی سیاسی بخەنە ئەو لاوە بە یەک جار خۆیان لە هەر هەمویان ڕزگار بکەن تا ببوژێنەوە واز بێنن با خەڵکی نوێ وڵاتەکە بەڕێوە بەرێت. هیوادارم ئەندامە نوێەکان گۆڕانکاریەک دروست بکەن بەڵام پێم وانە چونکە وڵاتەکەمان پێویستی بە ئاوادانکردنەوەیە پێویست بەوەیە خەڵک جارێکی تر بڕوا بە دەوڵەت بکاتەوە ئیستا لە وڵاتێکدا دەژین متمانە بە دەوڵەت نەماوە لە هەر کاتێکدا بێ لەوانەیە لێدان بخۆیت و دەریشت بکەن ئەگەریش بتەوێ ڕای خۆت بڵێیت ئەوە ناتوانیت. خۆشحاڵم بەوەی نەوەی نوێ لوبنانی توانیوانە بشنە پەرلەمانەوە هیوام پیانە بەڵام کەم چونکە تا ئەو کاتەی ئەوانەی پێشتر ئامادەیان هەبێت ئەوە ناتوانن ڕەوشی هیچ شتێک بگۆڕن. خەڵی هاوبەش لە هەڵبژاردن و ئەنجامەکانی هەڵبژاردننی لوبنان و عراقیشدا هەن لەوانە هەڵبژاردنەکەی مانگی دەی ڕابردووی عراق لە ژێر هەژمونی میلیشیەکانی حەشدی شعبیدا بەڕێوەچوو هەرچی ئەوی لوبنانیشە هەژمونی حزبوڵڵا زۆر دیار بوو هەروەها هیچ یەکێک لەو هەڵبژاردنانە نەیانتوانی زۆرینەیەکی ڕەها بێنە ئاراوە کە بگوترێت ئیتر تەواو و ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران لەو دوو وڵاتەدا بەرەو کاڵبوونەوە دەڕۆن. محەممەد ئەلقاسم سەرۆکی بەشی ڕۆژەڵاتی ناوەڕاست لە ئاژانسی دەنگ و باسی میدیالاین لە ڕێی سکایپەوە لە شاری ئۆرشەلیم قودسەوە لەگەڵ چاوی واشنگتنە. بەڕێز ئەلقاسم سوپاس بۆ ئامادەبوونت پرسیاری یەکەمیشم سەبارەت بە کەمینە و زۆرینەی ئەم خولەی پەرلەمانی لوبنانە ڕای تۆ چۆنە؟ ئەم هاوکێشە نوێیە دەکرێت وەها ببینرێت کە سەرەتایەکە بۆ گۆڕانکاریە چاوەڕوانکراوەکان لە لوبناندا؟ Well, unfortunately, the simple answer is no, despite the fact that Hezbollah... بەداخەوە وەڵامە سادەکە بریتیە لە نەخێر وێڕێ ئەوەی حیزبوڵڵا و هاوپەیمانەکانی زۆرترایەتی خۆیان لە پەرلەماندا لەدەستداوە واتە ئەو 65 کورسی هەیەن بوو لە پەرلەمانی 128 کورسیەکەی لوبناندا کەمتر بۆتەوە. لە هەمان کاتیشدا لایەنەکانی تر ناتوانن زۆرینەیەکی ڕەها یان زۆرینەیەکی بەهێز دروست بکەن بۆ خۆیان تا بتوانن بەرامبەر حیزبوڵڵا بوەستنەوە. لەمەش گرنگتر ئەوەیە کە لەوانەیە نەشتوانن ڕیفۆرمی ئابووری و سیاسیش بکەن. بە دڵنیاییەوە هەڵبژاردنەکە و ئەنجامەکانیشی گورزێک بوون بۆ حیزبوڵڵا هەرچەندە حیزبوڵڵا ژمارەی کورسەکانی خۆی هێناوەتەوە بەڵام هاوپەیمانەکانی کورسیان لەدەستداوە وەک دەزانرێت حەسەن نەسڕوڵڵا و هاوپەیمانەکانی پێکەوە پێشتر زۆرینەی پەرلەمان بوون هەرچی ئۆپۆزیسیۆنیشە تا ئەندازەیەک ژماری کورسەکانی زیادی کردووە بەڵام لەم ڕەوشەدا ناتوانێت زۆرایەتی خۆی ڕابگەێنێت کارێکی زۆر و قورسیش لە بەردەمیدایە و لەوانەشە بشکەوێتە خانەی پەیوەندی ئاڵۆزیشەوە و هەروەهاش هاتن و چوونێکی قورسیش لەگەڵ لایەنەکانی تردا تا بتوانێت حکوومەتێکی بەهێز پێک بهێنرێت و دەست بکرێت بە ریفۆرمە سیاسی و ئابوووریەکان لە لوبناندا. خاڵێکی تریش هەیە لەم خولەی پەرلەماندا نزیکەی 12 نوێنەری سربەخۆ هەن ئەمانیش هێندە بەهێز نین کە بتوانن لەگەڵ دوو لایەنەکەی تردا کار بکەن. جا هەر چۆنێک بێت ئەمانە ژمارەی گەورن سەبارەت بە ئەگەرەکانی پێکهێنانی حکوومەت کە ئەمیشان دەشێت چەندان هەفتە یان چەندان مانگی بوێت تا بتوانرێت ئەو حکوومەتە نوێیە پێک بهێنرێت. It's still going to take weeks, if not months, before the Lebanese are able to put together a government. باشە بەگشتی ئێمە گەرسەیری ڕەوشەکەی لوبنان بکەین ئەتوانین بڵین ئەو هەڵبژاردنەش هاوشێوەی هەڵبژاردنەکەی عراق کە کرا لە مانگی دەدا ئەمیش جۆرە لە گورز بوو بە ڕووی کۆماری ئیسلامی ئێراندا؟ Well, it's definitely a blow to Iranian proxies or بەدڵنیایەوە گورزێک بووە بۆ لایەنەکانی سەر بە ئێران و پشتیوانانی ئێران لە ناوچەکەدا بە تایبەتیش لە عێراق و لە لوبنان بەڵام بە دڵنیاییشەوە زەبری ئەو گورزە هێندە نەبوو کە ڕۆژئاوا و عەرەبستانی سەعودی هیوایان بۆ دەخواست هێشتاش ئێران ڕۆڵ و کاریگەریەکی زۆری ماوە لە لوبناندا هەرچەندە حیزبوڵڵا و هاوپەیمانەکانیشی زۆرترایەتی پەرلەمانیان لەدەستداوە بەڵام لە بازنەی خۆیدا حیزبوڵڵا هەر سیاسدا کورسەکەی خۆی بەدەستهێناوەتەوە و هێشتاش وەک لایەنێکی بەهێزە و لە ڕێی میلیشیەکانیشیەوە توانیوێتی کۆنتترۆلی هەر بمێنێت هەمان شتیش بۆ عێراق
دروستە و لایەنەکانی سەر بە ئێران گورزێکی بەهێزتریان بەرکەوت و دەشێت ئێستا ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران کەمتر بوو بنەوە لەو وڵاتەدا. لێکچوونەکە لەوەدایە کە لایەنەکانی سەر بە ئێران هەڵبژاردنیان دۆڕاندووە، بەڵام هێشتاش تارمایی ئێران هەیە بەسەر هەردوو وڵاتەوە. لە لوبنان هێشتاش حیزبوڵڵا وەک هێزێک کە ئێران هەموو پشتیوانێکی دەکات ڕۆڵی خۆی هەیە لە ناو لوبناندا لە هەردوو ڕووی لەشکری و سیاسیشەوە. ئەمەیان دەکرێت وەک جیاوازیەک سیر بکرێت لەگەڵ عێراقدا کاتێک بەراوردی نێوان هەردوو وڵات دەکەین، بەڵام بەگشتی لە هەردوو وڵاتدا لایەنەکانی سەر بە ئێران هەڵبژاردنیان دۆڕاندووە کە چیتاران لە هەردوو وڵاتدا هێشتا چالاکە و جم و جوڵی هەیە. If we compare it to Iran, even though it's still effective in that country. یعنی ئەوەی حەزب الله کە جەنابەت ئاماژەی پێەکەی ئەو کاریگەری ئەوەندە بەهێزە کە بڵین هەموو پرۆسەی سیاسی لە لوبناندا بخاتە بنبەست. Well, it's in Lebanon, unfortunately, the political system has always faced stalemate. I think there has been a strong message delivered by the... جا بەداخەوە لە لوبناندا هەمیشە پرۆسەی سیاسی ڕوبەڕووی بنبەست بۆتەوە. پێم وایە ئەو لە سەدا چلوویەکەی دەنگدەرانی لوبنانی کە بەشداریان لە هەڵبژاردنەکەدا کردبوو پەیامێکی بەهێزیان ناردووە بۆ سیاسیەکانی وڵاتەکەیان و پێیان دەڵێن ئەگەر ریفۆرمی سیاسی و ئابووری نەکەن ئەوە لەوانەیە دووچاری دۆڕاندنی زیاتر ببنەوە. ئەم دوو دۆسیە بۆ لوبنانەکان زۆر گرنگن کە بەهۆی گەندەڵی و ڕەوشی خراپی ئابووری و داراییەوە هاوڵاتیان تووشی مەینەتی هاتوونەتەوە. کاربەدەستانی لوبنانی ئەو پەیامەیان پێگەیشتووە. کاریگەریەکان لەسەر ئەم هەڵبژاردنە لە هەردوو ئاسی ناوخۆیی و دەرەوەیش بووە. بۆ نمونە وڵاتانی کەندا وەک عەرەبستانی سعودیە بایکۆتی لوبنانی کرد، باڵیۆزی خۆیان کشاندەوە، هاوکاریەدارەیەکانی بۆ حکومەتی لوبنان ڕاگرت. ئەمانە لە ناو لوبنانەکاندا هەستی پێدەکرا و کاریگەریشی هەبووە لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن. یان ڕۆڵی فەڕەنسا و ڕۆڵی ئەمریکاش بەڕاستی کاریگەریان هەبووە لەسەر ئەو ئەنجامانەی بینیمان. ئەمەش هەر تەنها پەیامێک نییە بۆ حیزبوڵڵا، بەڵکو بۆ هەموو سیاسەتمەدارانی لوبنانە. ئێستا لوبنانەکان لە بەردەم کارکردن و ئەرکی قورسدان. وڵاتەکە کەوتوتە ناو گەندەڵیەکی زۆرەوە، کەوتوتە ناو خراپ بەڕێوەبردنی داراییەوە. سندوقی نێو نەتەوەیی دراوی ناتوانێت لەگەڵ حکومەتی ئێستایاندا هاتووی لوبنان کار بکات ئەگەر بێت و ریفۆرمێکی بنەڕەتی نەکرێت. جا ئەگەر لایەنەکانی لوبنان بە حیزبوڵڵاشەوە پێکەوە کار نەکەن ئەوە لوبنان دەکەوێتە ڕەوشێکی زۆر لەمە خراپتری ئابوووریەوە. پێشتر سندوقی نێو نەتەوەیی دراوی وتوێتی لوبنان لە ڕەوشێکی هێندە خراپی ئابووریدایە کە لە 100 ساڵی ڕابردوودا ئەو جۆرە ڕەوشە هەرگیز نەبینراوە. دەبێت ئەمە لایەنەکانی لوبنان ناچار بکات پێکەوە کار بکەن لە زەمینەیەکی هاوبەشدا تا بتوانن وڵاتەکە ڕزگار بکەن و هەروەها تا لە ئایندەشدا ڕوبەڕووی دۆڕانی زیاتری سیاسی نەبنەوە. لەسەر دۆسەی ئابووری من دەگەڕێمەوە بۆ لات. نەکەر خەڵکو و شیکەرەوە بەڵکو ڕێبەرانی وڵاتەکەش دان دەنێن بەوەی قۆناغی داهاتووی لوبنان قۆناغێکی ئاسایی نابێت و سەختی گەورەش لە پێشن. ئەو سەختیانەی ڕوبەری وڵاتەکەمان دەبنەوە پێویستیان بە بەڕێوەبردنێکی بەهێز و هەروەها هاوکاری هەموو لایەنەکانە و ناشبێت ئەم کارانە دوابخەین شکە کات بە هیچ شێوەیەک بابەریەوە نەماوەوە دواخستن. ئەم دواخستنە زۆر کەوت لەسەر لوبنان و گەری لوبنان. ئەگەر 2 ساڵەمە و بەرچارە سەرمان بکردایە ئەوە هێندە نەدەکەوت لەسەرمان لەگەڵ تێپەڕینی هەر ڕۆژێکدا زیاتر و زیاتریشمان لەسەرەکەوێت ئەگەر دەست نەکەین بە پلانی بژانەوە و جێبەجێکردنیشی بە تەواوەتی. ئەندامانی نوێی پەرلەمان وەک دەڵێن دەیانەوێ بە ڕۆڵی مێژووی خۆیان هەڵسن و ئەرکە هەرە سەرەکیەکەشیان بریتی بێت لە چارەسەرکردنی قەیرانی بژێوی خەڵک. هەروە دەشڵێن گرنگەوە نییە بوونەتە ئەندامی پەرلەمان بەڵکو گرنگە لە ئێستاوە نوێنەرانی نوێ بۆ خولی داهاتووی پەرلەمان ئامادە بکرێن. بۆ زیاتر لە 30 ساڵە ئەوانە هەمان شت دەڵێنەوە لە کاتێکدا وزەی ئەلکتریک و ئاو پەروەردە و چەندان بابەتی تریش بە قوڕابران تاڵانی و دزیەکانیشیان دابەش کرد. خەڵک بە هەندێک دۆسەی گەورەوە سەرقاڵ دەکەن و مافیشیان نادرێتێ. ئەرکی سەرەکی لە ئێستادا چارەسەرکردنی قەیرانی بژێوی خەڵکە، قەیرانی دارایی و ئابووری. ئەگەر لەم 4 ساڵەدا داوام لێکرازارێکی دەرخۆم کاندید بکەمەوە ئەوە یانی شکستم هێناوە لەوەی خەڵکی گەنج ئامادە بکەم تا دەست بەکار بن.
لە هەموو ناوچەکان و لە هەموو پێکاتەکان و لەمپەری ڕاستەوە بۆ ئەو پەڕی چاپ چونکە بڕوان بەوەیە گەنجەکان ئایندەی لوبنان دیاری دەکەن و ئەوان ئازادانەتر و دینامێکی تریشن. نەمانی متمانەی خەڵک بەدەسەڵات یەکێکە لە کێشە گەورەکانی تری ناو لوبنان و بە ئەندازەیەکیشە هێشتاش قورسە خەڵک متمانە بەو گۆڕانکاریانەش بکە کە لە ئاکامی هەڵبژاردنەکەی مانگی 5 ڕابردووی لوبنانەوە هاتوونەتە ئاراوە. لەم وڵاتەدا گەیشتونێتە خاڵێک تەنانەت بڕوا بەوانش ناکەین کە دەیانەوێت گۆڕانکاری بکەن. پێم وانییە ئەو تواناییان هەبێت بۆ بەڕەنگاربوونەوەی ئەو نەهەنگانە. ئەوانە وەک نەهەنگی گەورن ناتوانین گۆڕانکاری بکەین. جا 13 کەس هەروە بە ئاسانی لە بەردەمیاندا بوەستنەوە لەوانەیە سەرۆکی پەرلەمان هەڵبژێرن بەڵام ناتوانن سەرۆک هەڵبژێرن. پێم وایە بەلایانی کەمەوە بۆ 2 ساڵ لە بۆشایی سەرۆکایەتیدا دەمێننەوە وڵاتەکە دەکەوێتە بۆشاییەوە. نرخی لیرە لە بەرامبەر دۆلار زیاتردا دەبەزێت. پێم وایە ڕەوشەکە خراپتر دەبێت نەک باشتر. شیکەرەوە بە دووری نازانن حزبوڵڵا و هاوپەیمانەکانیشی پەنا بۆ چەک ببەن بە مەبەستی یەکلاکردنەوەی داواکان و یاریە سیاسیەکانی خۆیان. قۆناغی داهاتوو قۆناغێکی سەختە، زۆر سەختی گرنگ و گەورە لە پێش وەکو پێکێنانی حکوومەت، دانوستاندن لەگەڵ سندوقی دراوی نێونەتەوەیی، گەڕان بە شوێن بژانەوەی ئابووریدا و هەروەهاش ئاڵۆزی دەستنیشانکردنی سەرۆکی نوێ لە پایزدا. ئەمانە هەمووی بابەتی هەستیارن و حزبوڵڵا کێشە بۆ هەریەکەیان دەنێتەوە. تەنانەت ئەگەر پەناش بباتە بەرهێزی چەکدار بۆ دەستێوەردان لە هەریەکێک لەو دۆسیانەدا، حزبوڵڵا لە قۆناغی داهاتوودا دەستبەرداری دەسەڵات نابێت بۆ نارەکانی. سیاسەتمەدارە دێرینەکانی لوبنان دەخوازن بە یاسا دیاردەی چەکداری لە لوبناندا ڕێک بخرێت و ڕێگەش نەدرێت تەنانەت نارەکانی حزبوڵڵاش چەک بەکار بێنن. پێویستە ڕێگە نەدرێت بە هیچ لایەنێک چەک لە ناو وڵاتەکەدا بەکاربێنێت. ئەوە جێ قایلبوون نییە. جموجۆڵەکان سیاسین، ئەگەر یەکێک چەک دژی حیزبوڵڵا بەکاربێنێت و ئەوانیش بە چەک وەڵام بدەنەوە هەرگیز ناگونجێت. ئەمە پرۆسەیەکی پەرلەمانی و خۆشیان بەشدارن لەم پرۆسەیەدا. ئامادەکاریان کردووە بۆ ئەم هەڵبژاردنەوە حیزبوڵڵا و هاوپەیمانەکانیشی هەوڵێکی زۆریان داوە تا ببنە ژمارەیەکی گەورە. دەشبێت بەو جۆرە بەردەوام بن. بەڵام یاریکردن بە چەک هەرگیز ناگونجێت و جێ قایلبوون نییە. حزبوڵڵای لوبنان کە کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لێ دەکات دان بە شکستی خۆی دادەنێت و داواش دەکا پێویستە ئەندامەکانی ئەم خولەی پەرلەمان هاریکاریەکی تەواو لە نێوانیاندا هەبێت. وێڕای هەموو مشتومڕەکان ئێستا ئەندامی نوێی لە پەرلەماندا هەنوو سەر بە پاشخانی جیاوازی سیاسیان. ناوکۆکیمان هەن لەسەر ژمارەیەک بابەتی سەرەکی. بەڵام بە دڵنیاییەوە بابەتیشمان هەن کە دەتوانین لەسەریان کۆک بین هاوشێوەی خولەکانی پێشووی پەرلەمان. با کارمان لەسەر هاوڕایەکانمان بێت. کار لەسەر هاوکاریکردنی یەکتر بکەین. کار لەسەر هاوبەشی و هاوکاری بکەین. ئەمە چارەنووسی ئەم وڵاتەیە. محەممەد وەکو جۆمان لێبوو بینیشمان سەرک وەزیری لوبنان ئەڵێ قۆناغێکی سەخت لە پێشە. خەڵک لە شەقامی لوبنانیدا باز لەوە دەکات تەنانەت متمانەیەکی ئەو تۆشی نییە بەم پەرلەمانە نوێیی کە گۆڕانکاریە ناوەتە ئاراوە. لوبنان بەرەو کوێ دەڕوە؟ Unfortunately, Lebanon is headed in the same direction that it was headed in. بەداخەوە ئاراستەی لوبنان هەر هەمان شێوەی ئاراستەی خولی پێشووی پەرلەمانە. سەختیە هەرە گەورەکەی بەردەم ئەم پەرلەمانە پێکێنانی حکومەتە. بەرەمهێنانی سیاسەتێکی نوێیە بۆ دەست پێکردن بە ریفۆرمی سیاسی و لەهۆش گرنگتر ریفۆرمی ئابووریە. بێ لەوانە دەبێت تا مانگی دەیداهات و ڕێکەوتن بکرێت لەسەر سەرۆکێکی نوێ. میشێل ئۆن تەمەنی 88 ساڵە و خولی سەرۆکایەتەکەشی بەرەو کۆتایی دەڕوات. ئەوەی لە نزیکەوە سەیری بواری سیاسی لوبنان بکات دەزانێت ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆککارێکی ئاسان نییە. جا لەسەر بنچینی ئەو هەڵبژاردنەی مانگی 5 و ئەنجامەکانیش پێناچێت ئەوە کارێکی ئاسان بێت و بێگومان لە هەموو لایەنەکانیش زیاتر کە دووچاری مەینەتی دەبنەوە هاوڵاتیانی لوبنانین کە ناتوانن پێداویستە هەرە بنچینەیەکانیان بۆ خێزانەکانیان دابین بکەن. هاوڵاتیان بێکارن و ناتوانن نان و شیر و تەنانەت بەنزینیش بکردن. جا لەگەڵ ئەو پەیامە بەهێزەی لە ڕێی هەڵبژاردنەوە دراوە بەڕابەرانی لوبنان و پێیان دەڵێت گەلی لوبنان خۆشحاڵ نییە لەگەڵ ئەم ڕەوشە سیاسیەدا. بەڵام ئەوە تا ئەنجامەکان پێمان دەڵێن ناتوانرێت ئەو زۆرینەیە دروست بکرێت کە بتوانێت دەست بەجێ گۆڕانکاری جێبەجێ بکات لە کاتێکدا گەلی لوبنان لەو هەموو مەینەتیەدا دەژی. These changes right away.
And that's one of the biggest challenges facing the Lebanese people right now. باشە بەمانایش کە ئەکرێوا لە تۆ تێبگەم کە پێمەڵێ بە دووری نازانی هەمان ئەزمموی سیاسی لە عێراقا دووبارە بێتەوە ئێستا بۆ نمونە لە عێراق داوا نزیکەی 8 مانگە هەڵبژاردن کراوە بەڵام هەتا ئێستا لایەنەکان نەیانتوانیوە بگەنە ئەنجامێک بۆ دەستنیشانکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیر ئەگەر هەیە لە لوبنانیشە هەمان شت دووبارە بێتەوە. Unfortunately, the chances are that مەخابن ئاماژەکان وەها نیشان دەدەن هەمان جۆری سیناریۆکانی عێراق لە لوبنانیشدا دووبارە ببنەوە لەوەش دەچێت بنبەست بێتە ئاراوە و پێویستە خواستێک هەبێت لە نێوان لایەنەکانی لوبناندا تا پێکەوە هەوڵ بدەن و کاری بۆ بکەن وەلێ پێناچێت لایەنە سیاسەکان وێڕای گوتارەکانی گوێمان لێ دەبن بیانەوێت جیاوازی و ناکۆکیە سیاسەکانیان وەلاوە بنێن و پێکەوە کار بکەن بۆ لوبنانێکی نوێ هەر بۆیە پێم وایە لە چەند هەفتە و مانگەکانی داهاتووشدا لوبنان لە هەموو ڕەوشی بەر لە هەڵبژارنەکەدا دەمێنێتەوە. بەهۆی دیاردەی چەکەوە ینی وەکو دەزانین ئەو چەکەی کە لە لای حیزبوڵایە پێ دوایە لوبنان ببا بەرە و هەریج نەبێت لێوارەکانی شەڕێکی ناوخۆ. پێم وانییە لوبنان لە ئێستادا بکەوێتەوە ناو شەڕێکی ناوخۆیی لەگەڵ ئەوەشدا کە هەموو ئامرازەکانی بۆ شەڕی ناوخۆیی پێویستن لەوێ هەن بەڵام لایەنە سیاسەکان بە بەرژەوەندی خۆیانی نازانن بکەونە شەڕێکی ناوخۆییەوە چونکە لە ئێستادا ئەوەی دەیانەوێت درێژە پێدانە بە دەسەڵات و کاریگەریە سیاسەکانی خۆیان ناپێم وانییە لوبنان لە ئێستادا بڕوات بەرە و شەڕی ناوخۆ بەڵام بەومانایە نییە کە ئەو شەڕە ڕوونادات قەیرانی ئابووری ڕۆژ بەڕۆژ خراپتر دەبێت و ئەگەریش ئاوەها بەردەوام بێت و لە کۆنتترۆلیش دەربچێت ئەوە دەبێتە پرسیار و گومان لای هەموو کەسێک سەبارەت بەوەی لە ئایندەیەکی نزیکدا چی لە لوبناندا دەقەومێت. بەڕای تۆ حیزبوڵڵا ئامادەیە دەستبەرداری چەک بێ ئەو چەکانی کە هەیەی؟ نا پێم وانییە هێز و دەسەڵاتی حیزبوڵڵا لە هەبوونی چەک و میلیشیاوە سەرچاوی گرتووە و ئەگەر حیزبوڵڵا شتێک بکات ئەوە بریتی دەبێت لە بەرزکردنەوەی توانایی چەک و گەورەکردنی هێزە چەکدارەکەی نەک ئەوەی چەکەکانی بەدەستەوە بدات هەموو کەسێک دەزانێت حیزبوڵڵا دەستی لە سووریادا هەیە دەستی لە شوێنەکانی تری ناوچەکەدا هەیە زۆربەی سەرکردەکانی حیزبوڵڵا وەها دایدەنیان کە بوونیان و درێژەدانیش بە تەمەنی ڕێکخراوەکەیان بەستراوەتەوە بەوەی چەند چەکیان هەیە هەر بۆیەشە حیزبوڵڵا هەرگیز دەستبەرداری چەکەکانی خۆی نابێت. پێشتر باست لەوە کرد ئەگەر لوبنانیەکان خواستی سیاسی خۆیانیان هەبێ پێ دوایە لوبنانیەکان وەکو هاوڵاتی بوونی لوبنانی خواستی لوبنانیان زیاترە وەک لە خزمەتکردنی بەرژەوەندیەکانی وڵاتانی تر ئێران بۆ نمونە یا تەنانەت سووریا لە ناو لوبنانە ئێستش هەندێک لایەن هەن کە پشتیوانیەکی تەواو لە سووریا دەکەن و لەگەڵ ئەوەدان کە ببنە بەشێک لە سووریا. ئەو شاراوە نییە کە لوبنان لە تەواوی مێژووی خۆیدا مەیدانی جەنگی زۆرێک لە کارکتەرە ناوچەیەکان و نێونەتەوەیەکانیش بووە هەروەک چۆن ئێران ڕۆڵ و کاریگەری زۆری هەیە لە ڕێی حیزبوڵڵاوە لە لوبناندا لایەنی تریشن لە ژێر کاریگەریەکانی هێزە ناوچەیەکان یان هێزە نێونەتەوەیەکاندان یەکێک لەو لایەنانی لە مەڵبژاردننی مانگی پێنجدا ئامادەیی نەبوو پێکهاتەی سون نەبوو کە بە ڕێبەرایەتی سعد حەریریە ئەم لایەنە لە ژێر کاریگەریەکانی عەرەبستانی سعودیەدایە لەوانەشە کاریگەری ئەمریکایشی لەسەر بێت هەندێک لایەنیش هەن لە ژێر کاریگەری فەڕەنسادان لە ڕاستیدا بەهۆی ئەو کاریگەریە ئاڵۆزانی هێزەکان هەیەنە لە لوبناندا وهای کردووە تا ئەندازەیەکی زۆر ئەستەم بێت دەنگی ڕاستەقینەی لوبنان خۆی ببستێت گەلی لوبنان لە ساڵی 2009دا ڕژایە سەر شەقامەکان داوای ریفۆرمی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیان دەکرد هەرچەندە کاردانەوەکان بچووکتر بوون بە بەراورد لەگەڵ ئەو ڕەوشە خراپەدا بەڵام هەنگاوێکی گەورە بوو بە ئاراستە ڕاستەکەدا تا ئەو جم و جۆڵە بمێنێت ئەوە داواکاریەکان بۆ گۆڕانکاری بەردەوام دەبن و کاریگەریشی لە ڕووی هێزە ناوچەیی و دەرەکیەکانیش زیاتر دەبێت گەلی لوبنان لە ڕێی خۆپیشاندان و مانگرتنەوە خۆی دەبێتە هێزێک بۆ ناچارکردنی ڕێبەرانی وڵاتەکە تا گۆڕانکاری بکرێت بەڵام ئەگەر ئەم هەنگاوانە بوەستێن ئەوە لوبنان لە هەمان قۆناغی پێشووی خۆیدا دەژی بە هەموو خراپەکانیەوە.
لەسەر قەیرانی ئابووری من دەگەڕێمەوە بۆ لات. قەیرانی ئابووری و دارایی دەکرێت وەک گەورەترین کێشەی ئێستەی لوبنان لی بڕوانرێک کە بوونەتە هۆکاری ناڕەزاییەکی گەورەی گەلی لوبنان. با پێکەوە بزانین هاوڵاتیانی لوبنان چی دەڵێن لەسەر ژیان و گوزەرانی خۆیان. شعب لبنان انهار. گەلی لوبنان داڕماوە، ناتوانن خواردنی منداڵەکانیان دابین بکەن یان بنزینیش بکەنە ماشێنەکانیان. خەڵکی لوبنان لەسەر یارمەتی ڕێکخراوەکان دەژین و ماوەیەکی تریش دەبێت سواڵی پێداویستی تەندروستی بکرێت. تەنانەت تەواوی موچەکەم بەس نییە تا 5 زۆرف نان بکڕم بۆ خێزانەکەم. بڕوا دەکەیت موچەی خانە نشینیەکەم بەشی ئەوە ناکات. گەیشتوین بەکوێ؟ هەر هیچ نەبێ بەشێک لە سیاسەتمەدارانی لوبنان داوای چاکسازی دەکەن و پشتبەستن بە دۆستەکانی بێروت بۆ دەربازبوون لەو قەیرانەی ئایندەی وڵاتەکەی بە نادیاری بەستوتەوە. حکوومەتێکی لوبنانیمان پێویستە کە هاندەری متمانە و بڕوا بێت و هەروەهاش دانوستانی ڕژدی هەبێت لەگەڵ سندوقی دراوی نێونەتەوەییدا. ئەنجا ئەم نێوەندە جیهانیە ببێتە خاڵێکی سەرەکی وەرچەرخان بۆ بژانەوەی دارایی. بەڵام هەر خۆی بەتەنیانە لە بیرمان نەچێت جۆستی زۆریشمان هەن بە تایبەتیش وڵاتانی کەنداو کە ئامادەی هاوکارین. هەڵبەت ئەگەر هەنگاوێکیان بینی بۆ دروستبوونەوەی بڕوا متمانە بە ڕەوشی لوبنان. حزبڵای لوبنان هۆکاری سەرەکی قەیرانەکان دەبەستێتەوە بە هۆکارە دەرەکیەکان وە خۆی بێبەری دەکا لەوەی یەکێک بووە لە هۆکارە سەرەکیەکان بۆ داڕمانی ئابووری وڵاتەکە. تەنانەت درۆیەکی گەورەتریشان کرد. حیزبوڵایەن بە هۆکاری داڕمانی ئابووری دانا، بەڵام سیستمی سیاسی و سیستمی ئابووری و گەندەڵی و شەڕی سووریا و کاریگەریەکانی لەسەر لوبنانیان بیرچوو بۆەوە. هەروە سزاکانی ئەمریکاشان لەبیر چۆتەوە. ئەمانە و هۆکارەکانی داڕمانی ئابووریان هەموو لەبیر چۆتەوە و هیچ شتێک نابینن تەنها چەکەکانی حیزبوڵا نەبێت. فەرمانڕەوایانی ئێستای لوبنان وەک خۆیان دەڵێن ئەوەی لە توانایاندا بۆ کردویانە بۆ ڕەوانەوەی ئاڵۆزی ئابووری و داراییەکانی لوبنان. سەبارەت بە ڕۆشی ئابووری و داراییمانەوە و لە پەیوەندی بە پلانی بژانەوەی ئابووری و داراییەوە دامستانمان لەگەڵ سنووقی دراوی نێونەتەوەییدا کردووە و ڕێکەوتنی بەرایشمان مۆر کردووە. ئەوی پێی دەگوترێت ڕێکەوتنی ئەندامەکان کە دەمانبات بەرەو دانانی نەخشەڕێگەیەک بۆ چارەسەر و بژانەوە و لە قۆناغی داهاتوودا تەواو دەبێت تا بکەینە ڕێکەوتنی کۆتایی کە دەبێتە مایەی بژانەوەیەکی تەواوەتی. بەڕێزەڵ قاسم وەکو جەنابیشت هەر لە سەرەتای بەرنامەکە ئاماژە و پێکرد قەیرانێکی ئەجگار قوڵی ئابووری بەرۆکی لوبنانی گرتووە. قەیرانەکە ئەوەندە قوڵە بانکی نێوەندی لوبنان پێش ماوەیەک مایە پوچی خۆی ڕاگەیان. چ حکوومەتێک دەتوانێت ئەم قەیرانە ئابووری هەر هیچ نەبێ کەمێک هێور بکاتەوە نەک بڵم بە تەواوەتی چارەسەری بکات. هەنگاوی یەکەم بۆ حکومەتی نوێ کارکردنیەتی لەگەڵ سندوقی نێونەتەوەی دراودا و داواکانی ئەو نێوەندە جیهانیە جێبەجێ بکات. مەبەستم لەو داوایانەیە ریفۆرمی ئابووریە کە نە حکومەتی پێشوو نە ئەم حکومەتە کار بەڕێکەری ئێستاش نەیتوانی سەرکەوتوانە جێبەجێ بکەن. بەبێ ئەو ریفۆرمانی کە پێویست و گرنگیشن و بەبێ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ سندوقی نێونەتەوەی دراودا ئەوە لوبنان ناتوانێت خۆی لەو ڕەوشە خراپە ئابووریە دەربێنێت کە تێی کەوتووە. پێویستە سەرۆک وەزیری نوێی لوبنان بتوانێت لەگەڵ وڵاتانی کەنداودا کار بکات وەک عەرەبستانی سعودی تا بتوانرێت وڵاتە دەوڵەمەندەکانی کەندا و کۆمەکی دارایی بۆ لوبنان دابین بکەن و هاوڵاتیانی لوبنانی لەو کارەساتە ئابووری تایدان دەربهێنرێن. لوبنان پێویستی بە یارمەتی هەموو لایەنەکانە بە ئەمریکاشەوە. لوبنان هەرتەنها پێویستی بە یارمەتی دەست بەجێ سندوقی دراوی نییە بەڵکو پێویستی بە کۆمەکی نێونەتەوەییشە. پێویستە ئەمانە هەمووی پێکەوە بکرێن بۆ دەربازکردنی لوبنان لە خراپترین قەیران لە ماوەی ئەم سەدەی ڕابردوودا. بێگومان ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی ئایا لوبنانەکان دەتوانن حکومەتی نوێی وڵاتەکەیان پێک بهێن و سەرۆکوەزیری نوێ دەستنیشان بکەن. ئایا حکومەتی نوێ دەتوانێت خەناعەت بە پەرلەمان بکات بۆ داواکانی سندوقی نێونەتەوەی دراوی بێلەوانش ئایا سەرۆک وەزیری داهاتوو هێندە بەهێز دەبێت هێندە کاریگەری دەبێت کە لەسەر هەردوو ئاستی ناوچەکە و کۆمەڵگەی نێونەتەوەیش پەسەند بێت و بتوانێت کۆمەک و پرۆژە نێونەتەوەیەکان بەدەست بێنێت. بەداخەوە دەڵێم پێناچێت دەمانە لە ئێستادا کاری کردە بن. شتێکی ئەستەم نییە ئەگەر لایەنەکان پێکەوە کار بکەن تا ئەم ئەرکە گەورەیە بەجێ بگەێنن.
باشە بۆچی پێشتر وڵاتەکانی کە بە دۆستی لوبناندا دەنرێن بۆ نمونە عەرەبستانی سعودیە یعنی تەنانەت لە سەروەختی سەرۆکوەزیریەکەی سەعەد حەریریشدا ینی شتێکی ئەو تۆی نەکرد کە بڵێ ڕێگر بێت لەوەی لوبنان ڕۆ بچێتە ناو ئەم قەیرانە ئابوووریەوە بۆ لە ئێستا ینی بیر لەوە دەکەنەوە کە کارێکی زۆر ڕژت بکەن لەسەری. Nobody gives anyone any help without a return, without something in return. And I don't think that Saudi Arabia... هیچ لایەنێک گیان وڵاتێک هیچ شتێک نادەن ئەگەر لە بەرامبەردا شتێک وەرنەگرنەوە. پێم وانیە عەرەبستانی سعودیە لە ئێستادا هیچ کۆمەکێکی لوبنان بکات بەبێ ئەوەی دڵنیا نەبێت لەوەی ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران لە لوبناندا کۆت کراون و هەروەها ڕۆڵی حیزب الله زیاتر سنووردار کراوە. جا بەڕاستی ئەم جۆرە هەنگاوی سعودیەکان زیاتر کەوتۆتە سەر لوبنانیەکان و حکومەتی لوبنانی نەک سعودیەکان خۆیان پێشتر بینیمان کاتێک عەرەبستانی سعودیە بەهۆی ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران و حیزب اللهەوە تووڕە و ناڕەزا بوو هەموو کۆمەکە دارایەکانی لە لوبنان بڕی نا هەر ئەوەندە بەڵکو عەرەبستانی سعودیە بەهۆی ئەو دەسەڵات و هێزەی هەیەی فشاری خستە سەر وڵاتانی تری کەندا و تا هەمان کار بکەن و کردیشان پەیوەندە دیپلۆماتیەکانی خۆیانیان سنووردار کرد و یارمەتی ئابووری و کۆمەکە دارایەکانیشان لە لوبنان بڕی و ئابووری لوبنانیان بەرەو دارمان برد بەڵام بەهۆی فشاری فەڕەنسا و ئەمریکاشەوە دەشێت عەرەبستانی سعودیە و وڵاتانی تری کەنداویش کەمێک نەرمی بنوێنن ئەگەر هەست بکەن بەشێک لە داواکاریەکانیان لە لوبنان جێبەجێ کراون جا ئەمە کارێکی چڕ و پڕی سەرۆک وەزیری زۆر بەهێزی پێویستە بتوانێت قەناعەت بە عەرەبستانی سعودیە و بەزل هێزەکانی ڕۆژئاوا بکات کە حیزب الله دەستی نابێت لە پرۆژە سەرەکیەکانی لوبناندا و هەروەهاش کاریگەریەکانی ئێران لە لوبناندا بەرەو زیاتر بوون ناڕوات و کۆنتڕۆل کراوە جا ئەمە چۆن دەکرێت بەڕاستی قورسە چونکە حیزب الله دەست بەرداری هیچ هێزێکی خۆی نابێت و هەروها بە ئاسانیش دەستبەرداری ئێرانیش نابێت بەڵام لەوانەیە هەندێک مانۆری سیاسی بکرێت جارێکی تریش دەیڵێمەوە ئەگەر سەرۆک وەزیرێکی بەهێز هەبێت لە لوبناندا و لەگەڵ هێزە ناوچەیی و نێونەتەوەیەکانیشدا کار بکات ئەوە لەوانەیە یارمەتی دەربێت تا لوبنان لە دارمانی تەواوی ئابووری بپارێزێت ئابووری لوبنان لە خانەی وێراندایە و پێشم وانە هیچ یەکێک لە هێزەکانی ناوچەکە و نێونەتەوەیش بیانەوێت لوبنان مەینەتی زیاتری ئابووری ببینێت بەڵام دەیانەوێت ببینن داواکانیان جێبەجێ کراوە و ئەوجا هەنگاوی خۆیان Lebanon suffer even more but for some who want to see their demands met maybe they are willing to go that route یەکێ لە پرسەکانی تر ئەوەیە ئایا سەرکردە سیاسیەکانی لوبنانی ئەوەی کە پیان دەگوترێ ڕێبەرانی لوبنان ئامادەن دەستبەرداری ئەو گەندەڵیە بنکە لە وڵاتەکە ئەوە من نایڵێم ئەو خەڵکی وڵاتەکە دەڵێ ینی تەنانەت هەر هەمویان وا ناودێرەکەن کە بەشدارن لەو گەندەڵیە زۆرەی لوبنانی گرتوێتەوە چارەسەرکردنی ئەو گەندەڵیە مەرجە بۆ ئەوەی سندوقی دراوی نێونەتەوەیی ینی بتوانێت یارمەتی دارایی دابین بکە بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەم پێکاتە سیاسیە توانێت ئەوە بکە؟ Well, that's what the Lebanese people say, and I trust the Lebanese people. I think what took place 2 years ago with the tragic... ئەمە ئەوەیە کە خەڵکی لوبنان خۆیان دەیڵێن و منیش بڕۆم بە خەڵکی لوبنان هەیە ئەو تەقینەوە کارە ساتاوی لە بەندەری بێروت ڕوویدا و 200 کەسی تێدا کوژران نمونەیەکی گەورەیە بۆ هەبوونی ئەو گەندەڵیە زۆرەی لە وڵاتێکی سەر دەریای ناوەڕاستدا هەیە وەک باسمان کرد کە دەبێت پەرلەمانی نوێ و حکومەتیش کە پێکێنرا کار لەسەر ریفۆرمی ئابووری و سیاسی بکەن کارکردن لەسەر نەهێشتنی گەندەڵی زۆر قورسترە لە کارکردن لەسەر ئەو ریفۆرمانە چونکە پێویستت بەوەیە سەر و سەودا لەگەڵ دیناسۆرەکانی سیستمی سیاسی لوبناندا بکەیت زۆرێک لەو کەسانە و ئەو کاربەدەستانین قسەیان لەسەر دەکەین دەیان ساڵە لە دەسەڵاتدان و ئارەزوش ناکەن دەست بەرداری دەسەڵات بن دەستێکی درێژیان هەیە لە سیستمی بانکیدا دەستی درێژیان هەیە لە زۆربەی هەرە زۆری دامەزراوەکانی لوبناندا و ئەو پارەی دەستیان دەکەوێت بۆ لایەنەکانی خۆیان و ماشێنی سیاسی خۆیان بەکاردەهێنن جا دەست بەرداری ئەو هەموو شتە ببن تا ئەندازەیەکی زۆر ئەستەمە هەر بۆیە لوبنان پێویستێکی دەست بەجێ هەیە بە سیستمێکی نوێی سیاسی و هەروەهاش هەڵاوگێرکردنی ئەم سیستمەی ئێستا پێم وایە هاوڵاتیانی لوبنانی هەنگاوی خۆیان ناو بە ئاراستە ڕاستەکەدا لە ڕێی هەڵبژاردننی 12 یا 13 کاندیدی نوێی سربەخۆ و ناچارکردنی لایەنە سیاسەکان تا گوتارەکانی خۆیان بگۆڕن و لەوانەشە بتوانن ناچارن بکەن تا پێکەوە کار بکەن بەڵام ئەمە بەس نییە بۆ سەپاندنی ئەو گۆڕانکاریانەی کە پێویستن لە کاتێکدا لە بەرژەوەندی سیاسی
سیاسیەکانی لوبنانیش نییە ببینن وڵاتەکەیان دەکەوێتە ئاژاوە و گێرەشێوێنیەوە چونکە ئەگەری ئاوەها ڕەوشێک ینی ئاوابوونی خۆری سیاسیان جا ئەم ڕەوشە نوێیە لەوانەیە ببێتە میکانیزمێک بۆ داواکانی خەڵکو و گۆڕانکاری دەیڵێمەوە لەگەڵ ئەم پێک هاتە سیاسی ئێستادا پێناچێت ریفۆرمکردن بە ئاسانی بکرێت بەڵام ئەگەر لوبنانیەکان بە ڕێژەیەکی زۆر زیاتر بچنە سەر سندوقەکانی دەنگدان بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکەی مانگی پێنجدا تا گۆڕانکاری زۆر گەورە ببینین لە ئەنجامەکاندا و لەوانەیە ببێتە مایی ناچارکردنی لایەنە سیاسیەکان تا گۆڕانکاری لە سیستمی سیاسیدا بکەن. 41% isn't going to cut it for the Lebanese. The number of turnout or the percentage of turnout has to be a lot higher than what we have seen to make sure that there are major change in the results to force political change. من دەگەڕێمەوە بۆلات بۆ بەشی کۆتایی بەرنامەکەمان پێکهێنانی حکوومەتێکی نیشتیمانی نەک زۆرینەی نیشتیمانی بژاردەیەکە لە بەردەم پەرلەمانی نوێدا بەڵام بەشی خۆشی دەنگی ناڕەزایی هەیە لە بەرامبەر دووبارە و سێبارەکردنەوەی ئەزمونونەکانی ڕابردووی لوبنان. ئەوەی بە حکوومەتی نیشتیمانی ناوی دەبەن هەر خەیاڵە حکوومەتی یەکێتی نیشتیمانی نەیەکگرتووە و نە حکوومەتی نیشتیمانیشە یەکگرتووی نیشتیمانی لە پارلەماندا دروست دەبێت. هەر چۆنێک بێ بەشێکی لوبنانیەکان بە بێهیواییەکی گەورەوە دەڕوانە ئایندەی خۆیان و ئەگەری ئەو حکوومەتەش کە بڕیارە پێک بێنرێت. هەڵبژاردن هەمووی درۆیە چونکە کەس کار بۆ بەرژەوەندی لوبنان و ئایندەی لوبنان ناکە. ئەوەی دزیان و ئەوانش کە دێن بە هەمان شێوە زیاتر و زیاتریش دەدزن. جا هەمووی درۆیە گاڵتە پێکردن و فەرامۆشکردنی مافی مرۆڤ هەیە. پێویستە بەر لە هەموو شتێک سەروەری و مافی خۆمانمان هەبێ بەڵام هیچیمان نییە. ڕاستیدا هیچی وایەکەم نییە بەوەی هیچ گۆڕانکاریەک بکرێت چونکە هەر هەمان ئەوانی پێشوو دێنەوە و ئەگەر ژێکێک بیەوێت گۆڕانکاری بکات ئەوە زۆر بچووک دەبێت چونکە لەوە زیاتری پێ ناکرێت. بەڵام کەمیش نین ئەوانەی بە گەشتبینیەوە دەڕوانە ئایندە و ئاماژە بە ڕوخاندنی دیواری کۆنکرێتی نێوان خەڵک و دەسەڵاتداران دەکەن وەک دەستپێکی سەرکەوتنێکی گەورەش ناودێری دەکەن. ئەمە ئەو دیوارەیە چەندان جار لێرەوە تەقەمان لێکراوە لە بەردەم ئەم دیوارەدا خەڵک چاو و پەنجەکانیان لەدەستداوە ئەم دیوارە هەمیشە بربەز بوو لە بەردەم ئێمە و دەسەڵاتداراندا ئێستا لە ڕێی یاساوە لادرا و ئێستا نوێنەری خۆمانمان هەیە لە پەرلەماندا هەر باز ناکرێت چەندێک خۆشحاڵین هەر جارێک لێرەوە بڕۆشتینایە دەمانوت کەی بێت ئەم دیوارە لا بدرێت وەک خەون بوو بۆمان و خەونەکەشمان هاتە دی. بەڕێزەل قاسم لەسەر حکوومەتی زۆرینەی نیشتیمانی وایە حکوومەتی ڕێکەوتنی نیشتیمانی هەرچیکی تری ناودەنین کامیان دەبێتە فریادڕەست بۆ لوبنانیەکان. I think what Lebanon needs right now is a technocrat government, a government that is efficient. بەداخەوەنا هەر بۆیەشە هەر حکومەتێک لەسەر بنەمای هاوپەیمانێتی ڕێکەوتن بێت یارمەتی دەر نابێت بۆ کۆتایی هێنان بە گەندەڵیەکان و لە ڕاستیشدا گەندەڵەکان زیاتر دەکات یان هەر هیچ نەبێت وەک خۆی دایانهێڵێتەوە کە بەشی گەورەی مەینەتیەکانی خەڵکە هەر بۆیە دەبێت حکومەتی نوێ لە خەڵکی سربەخۆی تەکنۆکرات پێک بهێنرێت کە وابەستەی خەڵک بن نەک لایەنە سیاسەکان و ترسیشیان لە بەرەنگاربوونەوەی لایەنەکان و تەنانەت دامەزراوە دەوڵەتیەکانیش نەبێت کاتێک داوای گۆڕانکاری دەکات بێگومان ئەمەش هەرگیز نایەتە دی بەبێ پشتیوانی گەلی لوبنان و لایەنە سەرێکیەکانی لوبنان لەوەش گرنگتر پشتیوانی کۆمەڵگەی نێونەتەوەییە ئەمریکا و فەڕەنسا دەبێت دەستیان هەبێت و پشتیوانی لە حکومەتێکی تەکنۆکرات بکەن کە ئەرکە سەرێکەکەی ئەو حکومەتە بەرەنگاربوونەوەی گەندەڵیە هەروەکو وتم حکومەتی لایەنە سیاسەکان درێژە بە گەندەڵیەکانی ئێستا دەدات و درێژە بەم ڕەوشە سیاسی دەدات ئەمە ژیانی ڕاستگۆیانە بەرەنگاری گەندەڵی نابێتەوە بەو شێوەی کە پێویستە من بۆ خۆم لەو بڕواایەدام سیاسیە سربەخۆکان هیچ پەیوەندیشیان نییە بە لایەنە سیاسەکانەوە حکومەتێکی تەکنۆکرات پێک بهێنن باشتر چونکە ئەوانن کە دەتوانن لەگەڵ دامەزراوە نێونەتەوەیەکاندا کار بکەن و چارەسەری قەیرانی ئابووری بکەن و کۆتاییش بە گەندەڵی بێنن لە لوبناندا. And also end the corruption in Lebanon. بەڕێزەل قاسم سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتۆنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم.
ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا و چاوێکی واشنتنی نوێیە ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.